سیرەش ئەیچ نازانم کەی مەجای زەمیان چرچە داری بە ڕۆحیە ئەی طبعا ڕەحمان من حەقم چی بەسەر ژیانی شخصی ڕوبەر چۆنی تۆ چۆنی دیلانگە واڵە سپاس باشم وەزە چۆنە وەڵا باشم خۆزانام قسەشمان نییە بێت بەس ماقەینا چاپێکەکە پێ ئەیچی مۆندیال دەستی پێ کردووە بەڵێ جمهوری ئەرجەنتینی بەڵێ جگە لە ڕۆناڵدۆ مارادۆنە و میسی شێتری تیاناسی لە ئەرجەنتین تۆ چەندە ناسی منیشۆ ئەو کەسی داناسم ئێمە هەر ئەو دوانە بەڕێژی لە سایە چەند ئەرجەنتینە ناسی واللهی یعنی معلوماتی کەمم هەیە لەسەری بەڵام هەر شتێکە لە مناڵیەوە یعنی حەزم لەو هەندەری ئەرجەنتینم حەزەکەم هەمیشە ئەوان بیبنەوە ئێستا یاریزانی هەڵبژاردی ئەرژەنتین بەڵێ مارادۆن یاریەکە؟ یاری ناکە؟ باشە من پێش پرسیارەی لێ یەکەم هەرێکە بیستی لەسەرە باشە زانتیایە دەرەچی؟ باش لەو پرسیارە دەرناچم بۆ؟ ئەی معلوماتم زۆر نییە لەسەری ناوی تەواوی مارادۆنا چییە؟ دیگۆ مارادۆنا پێم وابێ وایە ناوێکە پەڕان ببینێ نا بە دیگۆ ئەرماندۆ مارادۆنا ئەی تەواو جلی یەکەمی ئەرژەنتین چییە؟ چ ڕەنجێکە و دووەمیشی چییە؟ شین و سپیە؟ ئەی دووەمیان؟ نازانم ماشەڵڵا هەندێک و تۆی هەبێ حاڵی جوانە بێ ئەرژەنتین چەند جامی بردووە؟ سێ کەی و کەی؟ 78 78 86 22 سیرەش ئەیچ ناوەڵڵا وەنیە ژنەکەی میسی ناوی چییە؟ نازانم من حەقم چی بەسەر ژیانی شخصی وەڵا باوکم جگە لە میسی ناوی سێ یاریزانی ئێستا ئەرژەنتینم پێ بڵێ بەخوا کەسیان ناناسم خەتێ وڵای هەندەری ئاوان نابێت دادیدا من بەس سەیرەکەم ئەگەر میسی هاتە کوردستانی لە ماڵی ئێوە داوەت بوو چی بۆ دەلێنێ لێنێ کە ڕۆیشتەوە لێوێ باسی بکە بەس پەتاتەی تیانە بێ شتێکی کوردی بۆ لێنێ وەکو یا پراخ چکڵێن بەس پەتاتەش لێنێ من ناوانیە خەبەریان نەمەوە ناوانیە ئەوە نەبەخوا خواردنی باش دەزانم بەس سەر و پێ نازانم لەگەڵ کوبە ڕەحماغەری بەڵێ ڕووبار خواردنی زۆر خۆش لێنێ وایە وەڵا وایە یایمەوە کوبەکانەمەی لێ قیاسە دەرناچێت هەر یەکەی تازانی کفتەی سابونکەران نازانم بەس کفتەی ڕۆژهەڵاتی ەزانم یاسایەک هەیە لە تۆپی پێ وترێ ئۆفسایت ئەم شتە چییە؟ نازان باش ئەو کاتی لە ناو یاریگای یاریزانەکان دەست بە دەمیانەوە دەگرن باسی چیەکەن؟ قسەکەن باسی پلانەکانیان ڕەنگە بکەن نازانم یا زەمی یەکتر بکەن کەی مەجای زەمیان چرچە ئەگەر ناوبژیوان بیت لە یاریشی ئەرژەنتینە و میسی تیابێت ئەگەر هەڵەیە بکات ئامادەی کارتی سووری بێتە؟ ئەی بۆنا داری بە ڕۆحیە؟ ئەی طبعا ئەبێ عادل بی کە بووی بە ناوبژیوان یعنی بێ دادپەروەر بی وەنیە؟ ڕەحماغەریب وەک دەرکەوتووە ئەڵێن یاریزانێکی زۆر باشە ڕەحمان؟ تۆ ڕەحماغەری بە پێ باشترە میسی هەمی خۆماڵی بان ڕەحمانە چێتە هەر یاریەکەوە ئەو فترەکەمەی کە یاریە چکە زۆر زوو هیلاکە بێ زوو دایانیشێنە ئەو فترەیەتر نەکبەتی ڕوەکاتە ئەو تیپی ڕۆژناوە تا ڕەحمان دانی ئەگەر بڵێن ڕووبار فیلمێکی جیهانیت هەیە و لەگەڵ میسی ڕۆڵ دەبینی بەڵام تۆ ئەبێ ڕۆڵەکەی مێسی دیاری بکەیت ڕۆڵی چی ئەدەیتێ نابی یاریزانیش بێت آخر مەرج نییە من وەکو یاریزان معجیبی میسی بم ئیتر لە هەموو شتێکە حەزکەم لەگەڵ نابێ ڕەنگە ئەکتەرێکی باش نەبێ یاریزانەکان مۆندیالیان هەیە هونەرمەندەکان فیستیڤاڵیان هەیە بۆ فیلمەکان لە چه حاڵەتێکە ئەگەر هونەرمەندێک خەڵاتی وەربگرێەوە ئەزانێت کاسی بردووە خەڵاتێکە
خەڵاتێکە ئەوەنە گرنگە بۆ ئەکتەر. ئەوەی کە بۆ ئەکتەر زۆر گرنگە ئەو ئیشەی کە کردوێتی جێ خۆی بکاتەوە لە دڵی بینەرەکەیە بە بڕای من باشترین خەڵاتە. واتە خەڵاتێکی جیهانی هەبێت لە مستەوەی کاسی مۆندیالا بێت. کان یا ئۆسکار هەردووکیان وەڵا ڕاست ساڵێن بە عایلەی دەنگتان خۆشە؟ ئێمە وەکو دەریای خوشکە دەنگە خۆشحاڵێن تۆش؟ نەوەڵا دەنگم خۆش نییە هیچ ئابەت وەزەی دەریای خوشکە چۆنە؟ وەڵا باشە چیەکە لەکوێ چیەکە؟ لە ئەڵمانیا ئەیتر پلانی هەیە بگەڕێتەوە بۆ کوردستان بە میزیکانە ئەی گۆرانی؟ ئیتر گۆرانی جارە هیچ پلانێکی نییە. هەر نیەتی بەتەمە هەنێڵەیە جارێ پلانی نییە. جارە هیچ پلانێکی نییە. ئەی خۆ بە چۆ سەرخاڵی ئێستا چێکی؟ خۆم بە پرۆڤەی مەسرحیەکەەوە سەرقاڵم لەگەڵ فیلمێکی سینەمایی. کۆمیدی تێ؟ بەڵێ. خواچە سەیرەکەم دەسێ تەواو. بەڵێ تایەتی. سەیری هەموو یاریەکان ئەەکەی؟ وەڵاهی شەرت نییە سێری هەمووی بکەم. ساسی شۆی سوعبەت نییە. نەوەڵا ئەمجارە ڕەنگە من خۆم لە 11 و 12 کوژێمەوە ساعتێکە یاری وایە. یاریەکانی پێش و سێرم کردو بەڵام هەمووی نە ئەوەی کەزانی بێتم گرنگە سێریکەم سێرم کردو. ڕەحمە غەریب هەندەری شوێ؟ ئەویش ئەرجەنتینە. بەخۆشی تۆوە؟ نەوەڵا بەخۆشی میسیەوە. بەخۆشی میسیەوەیە دەستەکانێ خۆش بێت.